الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براني برزم السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة ورحمة وبركة خواهي قول مرجع السلام عليكم معنا لو كارين لخواهي قول يارمتي مان بدات بوهر چي ما يخير ورزامندي دنيا وقيامة توفيق مان بدات پشتمان بقريت آمين. براني برزم دوبار صلاة خواهي الله ملايق من بيت بيارمتي خواهي قول بپشتیوانی خواهي قول بمحض الرحمة وبركة خواهي قول لە کتێبی وتەکان گەشتمێتە سەر وتەی سیویەکەم معلومتانە وتەی سیویەکەمیش چوار بناغەیە لە بناغەکانی میعراج وتەی سیویەک تایبەتە بە میعراجی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو حەدەسە گەورە پڕ ئەسرارە پڕ لە نهێنیە یاخود ئەو ڕووداوە پڕ لە ڕاستیە ئیمانیە کە لە ژیانی پێغەمبەرە ڕووداوە صلی الله عليه وسلم کە بەداخەوە لەم زەمەنەی ئێمە مرۆڤی موسڵمان تەنها وەکو چیرۆکێک تەنها وەکو بەسەرهاتێک لە میعراج ئەزانێت یا ئەبووی باسکراوە یا خوێندوێتیوە کە لە ڕاستیە میعراج جوزئێکی گەورەی ئیمانە بەڕێزان. ناسینی میعراج وەکو لە دەرسەکانی ڕابردووە چەند جار بە چەند شێواز و ڕووی جیاواز ئاماژەمان پێدا ناسینی میعراج بریتێ لە ناسینی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەڵکو ناسینی میعراج ئێستا ئەم دەرسەمان باسی ئەوەیە گەشتوونەتە سەر لاکردنەوە بەڕووی ئینسانی بێباوەڕە مامۆستا لە میعراجەوە خدا پیشانەدات پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی خدا پیشانەدا یعنی خوایەتی خوا سەلمێنێ پاشان نبووەت و ڕیسالەتی پێغەمبەرە چەسپێنێ صلی الله عليه وسلم پاشان قورئانە چەسپێنێ دوای قورئانیش بۆ خۆی تۆماتیکیان مەلائیکەتە چەسپێ. لە وتەی سیوەک لە پەیامی میعراج لە بناغی دووەمان کە باس لە حەقیقەتی میعراج بوو لە بناغی دووەمیشە مامۆستا فەرمی بە دوو نمونە ئەم حقیقەتە مەزنە کە حقیقەتی میعراجە باسەکەین دوو نمونەکەمان خوێند حقیقەتەکەمان تەواو کرد گەشتینە لاپەڕە 849 کە فەرمێ لاکردنەوە بەڕووی ئەو کەسەی کە بێباوەڕ و مولحیدە چۆن ئێمە ئەم حقیقەتەی میعراجی تێبگەێنین. من ئەوەی کەدان نابوو بیڵێم یەک دوو دیار بوو لە پێشێکیە کە بیڵێم قەدەری خوا کە سەرکەوتوتی بەڕێزان. ئیشی پەیامەکانی نور باسی ئیمان ئەلفتایایی ئیمانیش معلومتانە شوێنەکەی دڵە لە دەیان سەدان شوێنی پەیامەکانی نورە کە مامۆستا باسیەکە یەکسەرە فەرمێ ئیمان یەکسەر لەگەڵ دڵە ئەگەر تۆ 1000 ساڵی تر لێرە بی بە خوددا مبالغە نییە و قسە و حقیقەتیشە چۆن ئێستا ئێمە لە حقیقەتی میعراجین و قسە حقیقەت 1000 ساڵ تۆ لێرە بی دڵ بە تەواوی ئامادە نەبێ حقیقەت ڕاستیەکان وەرناگەی فێری ئەبی بەڵام وەری ناگری فێری ئەبی بەڵام کاری پێ ناکەی فێری ئەبی بەڵام هیچ ڕنگدانەوە ئاسەوارێکی لە ژیان تا نابێ. لەبەرەوە بڕێزان باسی ئیمان یعنی دڵ کەوتو ئیمان یعنی دڵ باسی خۆشەویستی یعنی دڵ خۆشەویستی شتێک نییە تۆ بە فێربوون و بە زانست نە فێری بی نە بە وەریگری نە بیشتوانی بگەینی بە کەسێکی تر. باسی چێژ باسی شیرینی باسی لەزەت ئەمانە ئیشی کوێن ئیشی چێشتنن ئیشی حاڵن ئیشی ئەوە نین تۆ بە فێربوون هەموو دنیا بدەن بە تۆ ناتوانانی من تێ بگەینی لە لەزەت ناتوانی ئیلا ئەبێ ئەو لەزەتەم چی پێ بکەیت پێم بچەژیت. مامۆستا ئیحسان تەمەنی بەرەکەتدار بێ یاخوا کە وەرگێڕ پەیامەکانە بۆ عەرەبی لە ئەوەیەکە محاضرێک گوێم لێ بۆ ئەم شتەی وت کە مامۆستا فەرمێ پەیامەکانی نور ئەوەی لە پەیامەکانی نورە ئەدوێت تەنها حەقیقەتە. پرسیاریان لێ کرد وتیان فەرقی حەقیقەت و زانست چییە؟ بۆ زانست نییە ئەیا زانست نییە ئەوەی کە لە پەیامەکانی نورە ئەدوێ ئابم ینی نمونە ڕوونی کردەوە فەرمی حەقیقەت زانست ئەوەیە کە تەنها زیهن وەرێگرێ سەیر وەرێگرێ من ینی ئەو شوێنت کە پێوترێ زیهن یا لە کوردیا پێوترێ زەین زانست ئەچێتە ئەو شوێنەوە ئیتر تۆ ئەچێتە ئەوێ و تەواو ئەم معلومە فێرەبی ئەڵێ ئەم هاوکێشە ئەوە نەکەڕەتی ئەوە زاید ئەوە نەتیجەکە ئەوە نەکامە زانستێکە وەرت گرتو. بەڵام حەقیقەت چییە؟ حقیقت کە هاتە سەرەوە دوایەوە بێتە دڵەوە لە دڵەوەدا بەزێ بۆ ویژدان کە ویژدان بریتێ لە حەواسە باڵتینیەکان یا هەستە باڵتینیەکان لەوە ئیترە بێ بە حاڵ و لە تەواوی هەست و شعور و لە تایف و حرەکات و جموجوڵی تو چیەکە ڕنگ ئەداتەوە ئیتر تۆ ئەم حقیقەتە ئەچێژی لە بەرەوەی بیزانی بەڕێزان. فەرقی زانست یەکێک لە ڕووەکان یەکێک لە جیاوازیەکانی نێوان حقیقەت و زانستە شتێ زانست ئەزانرێ پێی پێ ئەبرێ هەر پێناسەکەی پێناسەی علم إدراك الأشياء على ما هي عليه إدراك الأمور أجر بيرتان بيلا فهمي قدر أو تمانا كأمانوت
علمی خوا و نووسینی خوا کاریگەری لەسەر کردەوەکان نییە وتمان پێناسەی علم چییە؟ إدراك الأشياء أو الأمور على حقيقته أو على ما هي عليه تۆ شتەکە پێیەزانی کەواتە جیاوازی نێوان زانست و حقیقەت چییە؟ زانست ئەی زانی شتەکە بۆ کەشف ئەبێت من معلومەیە بە تۆ دە معلومەیە بە منە دەی معلومەکە زانستەکەم لەلا ئاشکرا بێت ئەی حقیقەت چییە؟ قسەکەی مامۆستا ئیحسان ئەمە بوو حقیقەتەوەی تۆ ئەی چێژی بەڕێزان ئەو یەکسەرە منمەیەناوە وتیە من ئەمە مەسەلەن پیاڵایەک هەنگوینە ئەم پیاڵایەک هەنگوینە زانست دێ ئەڵێ هەنگوین ئەمەیە پێکاتەکەی ئەمەیە ئەوەنە نازام کالسیۆم و ئەوەنە پۆتاسیۆم و ئەوەنە شەکر و ئەمەنە ئەو شتێکی کە ئێوە باشتری لێزانن لە من دێت هەموو شیەکاتەوە تا کۆتایی یەک دانە لاپەڕەیە چوار لاپەڕەیەک دانە کتێب و لەسەر هەنگوین پێ من ژێ خوێنمەوە وەری ئەگرمەوە ئێستا من چی لە هەنگوین مەسەلەن ئەتوانم من وەسفی هەنگوین بۆ تۆ بکەم غەیری زانستەکە تێ ناپەڕێ لێ بەڵام ئەی پەیامەکانی نور چیەکە پەیامەکانی نور بەبێ قسە ئاوا کاتە فەرموو کۆچی هەنگوین بخۆ وازەحە بەڕێزان جیاوازی زانست لەگەڵ حقیقەتە ئەم شتەیە زانست تەنها زەینی ئەبێت و ئامادەبی بووی زەین و ئامادە بوو تەواو ئەوش جارێ دوو جار ئیتر کافیە فێرەبی بەڵام ئیمان ڕاستیەکانی ئیمان یەکەم شوێن کە ئەبێ ئامادە بێ بەو پەڕی ئامادەی بریتە لە دڵ لە یەک لە حەزا دڵ غافڵ بوو ڕاستێکە لە دەست دەرەچێت ئەو ڕاستیە هەتا قیامەت مەگەر جارێکی تر بە ئامادەیی دڵ تۆ بچیتەوە حزورێ و ڕاستیە لەبەرۆ مەسەلەن ئەوتەیە با مەسەلەن خشەی ئاونەیە مەسەلەن موبایل جەڕستنەیە ئەم یعنی ئەمانە هۆکارانێکن کە هۆشی دڵ ئەبن بەڕێزان ئینسان مەشغوڵەکەن لەبەرەوە پێویستە ئیمان مەزنە قسەیەکی تر من هەردام نابوو بیکەم جەنابەت هەرکردەوە بەڕێزان مامۆستا فەرمی ئیمان بنیادنانە بۆچی خوا لە قورئانە لە هەر شوێنەکە باسی عەدەدی ئیماندار و کافرەکە هەمیشە فەرمی کامیان زۆرن وەکو عەدەد کافران زۆرن وقلیل من عبادي الشكور وانيا وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين تو حتى يعني شو درجة ناتواني زوري نوالي بيتا إيمان بين بو لبروي إيمان بنياتنانا بنياتنانيش قرسة كاري أبي هول أبي ماندوبوني أبي باشا فيربوني أبي شونخوني أبي أمش تنها بإنسانك يكان كري أواني كتواني هالقرتني قرسة يكان يعني هاي توس أوا چايكو داخل سيري شاري دربني خانوكا بۆ نمونە لە 20 ساڵ لەمە و پێشەوە بێ هەتا ئەم ساڵ چەند دکتۆری جاڵکەوتووە لە هەزار چەندێ بێ بە دکتۆر لەبەر چی نابن لەبەرەوە هەمویان توانای هەڵگرتنی ئەو قورساییەی نییە کە پزیشکی داوای لێکا کە ئەو کولێ بەرزە داوای لێ لە هەزار دانە چوار توانای هەڵگرتنی ئەوە هەیە بەڕێزان لەبەرەوە بتەوێ ببی بە خاوەن ئیمان بەخوا یەکەم شوێن پێویستە ئامادە بێ دڵە دوای ئەو کوێیە وێژدانە ئینجا زەینە بە هەموو ئەمانەوە ئەبێ بە تەواوی کات و ماڵ و بچیتە خزمەتی ئینجابی بە خاوەنی باشە باسەکەمان هاتوونەتە سەرچی بەڕێزان لاپەڕە 849 عالم شوێنا وەساوین با ئێستاش سێرێکی ئەو ملحیدە بکەین ولحید ئەفەرمی سێرێکی ئەو ملحیدە بکەین کە لە مەقامی گوێبیستە دانیشتووە باشە هەر لە یەکەم لاپەڕە کە دەستمان پێکرد مامۆستا فەرمووی چی مەسەلە میعراج چییە بەرووبوومە بەرووبوومی چی ئیمان ئیمان قسە لەگەڵ کێ ئاکا لەگەڵ ئیماندارە کەواتە ئەگەر تۆ هاتوو بەرووبوومی ئیمان بۆ ئینسانێک باس کرد کە خاوەنی ئیمان نییە چیەکەی قسەیەکەکەی دژی بەلاغەتی بانگەوازە وایە من ئێستام پرداخە ئاوە دەم بە تۆ یا تۆی دەی بە من بە ئاوایان بڵێن پرداخەکەوە ئەکەمە باخەڵم هەمی گاڵتم پێ ناکا وە نییە شوێنی ئەو باخەڵ نییە ئەگەر 25 سووردا پێم خستمەوێ و دەستخۆشیم لەکەی وایە لەبەرۆ شوێنەکەی شوێنی لە شوێنی خۆیان ناوە باوەڕتان هەبێ قسەکردنی ئینسانی مسلمان لەم زەمەنە لە 100 ئاوای هێشتا زۆر زۆر خاترم گرتو لە 100 ئاوای ئاوێ دەی تێی کاتە باخەڵی ئاخر چۆن باسی ئەحکامی دەستبڕین بۆ کەسێکەکەی باوەڕی بەخوان نییە چۆن باسی ئەحکامی چوارژنە بۆ کەسێکەکەی باوەڕی بەخوان نییە چۆن باسی مەسەلەن ئەحکامی قەتل و ئەحکامی کۆلایەتی و ئەحکامانەی تر بۆ کەسێکەکەی کە باوەڕ ئاسڵن چۆن باسی نوێژ لەگەڵ کەسێکاکەی کە باوەڕین ئێستا گەورەترین جەهالەت لەوەی کە ئینسانی لە دەعوە و بانگەوازە بیکە ئەم گەنجە ئەم گەنجە هیچ ئیلتیزاماتێکی دینی نیە ئەوەی پێی بڵێ لە خواناسی و لە ئیمان و لە حەقیقەت پێی نیە تۆ نوێژەکە بۆ قورئانی نوێژەکەی فەلاقەتەکە وەڵڵا ئەو پەڕی جەهالەتە بە دین و بانگەواز خیتابی پەیامەکانی نور ئەفەرمێت تۆ قەت بە ئافرەتە نەڵێ سەرەدا پۆش پێی نەڵێ
چکە دای ناپۆشێ دایشی پۆشە لە ترسی تۆ دایپۆشی یا لە شەرمی تۆ دایپۆشە لە بەر تۆ دایپۆشی هەر بەر کردەوە لایە بە بە گەنجە نەڵێ نوێش پێچی پێەکەی خوا خۆی نوێش ئەوەی پێ بناسیێن ئیتر بڵێ نوێژ مەکە ڕوونە بەڕێزان باش فەرمووی میعراج ئاکام و ئەنجامێکە لەسەر بناغی پایەکانی ئیمان بنیاتن بی نوریەکە لە ڕاستیەکانی ئیمانەوە سەرچاوە دەگرێت بۆیە ئامە مەبەستوو هەر بۆ یادخستنەوە فەذەکر فەئین الذیکرا تەنفع المؤمنین بۆیە بەڵگەکانی چەسپاندنی میعراج سەبارەت بە کەسانی مولحید و ئەوانەی ئینکاری پایەکانی ئیمانەکەن ڕاستەوخۆ باس ناکرێ بۆ ئەگەر باسی کرد وەکو ئەوایە من پەرداخی ئاودایەوە بە من و من کردوێتمە باخەڵە ئاوای ڕێک بۆ دانانی شتێکە لە غەیری شوێنە شیاوەکەی خۆیان بەڕێزان پێناسی بەلاغەت چییە بەلاغەت یعنی قسەکردن بە داخوازی حاڵ و مەقام قسەکردن لە جێگایەکە کە پێویستە قسە بخەیتە شوێنە کە پێویستە بۆی مامۆستا فەرمەیەکێکە لە مەرجەکانی و کەسێکە بەناوی دینەوە قسەکە لەم زەمانە چییە ئەبێ چی بێ ڕەوانگۆ بێ بۆ ئەوەی بە گوێرەی داخوازی سەردەم و داخوازی مەقامەکە قسە بکە کەلمی الناس على قدر عقولهم یا على قدر ئیمانهم بۆیە فەرمی بەڵگەکانی میعراج سەبارەت بە کەسی بێباوەڕ ڕاستەوخۆ باس ناکرێت بۆیە مامۆستاش باسی نەکرد بەڕێزان ئێسێمە چەندێ باسی میعراجی کرد 1 2 3 4 5 6 وازان حەوت لاپەڕە لەگەڵ ئیماندارە باسی حەقیقەتی میعراجی کرد ئێستا باسی جەستە و ڕۆحی پێغەمبەری صلی الله علیه وسلم چۆنەوە بۆ ئینسانی ئیمان بێباوەڕ بۆ شێوازە باس کرد تەسەوڕەکەی لەم لاپەڕەی کە باس لە گەشتی جەستەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ڕۆحێکە باشە یەکسەر چوار دێڕدوایەوە دێتە سەر ئەو باسەی کە بۆ کێیەکە بۆ ئینسانی مولحیدەکە بەڵام بە دوو سیغەی کە ئەرز و ئاسمان جیاوازن لە یەک بۆ چونکە ئینسانە بێباوەڕ ئەوەی پێی بڵێ دڵ و ویژدان لەم ئینسانە کار ناکە تەنها کوێی ئیشەکە تەینا ژیرەکەی و زەینەکەی ئیشەکە ئیتر تۆ بتەوێ ڕاستیەکانی ئیمان لەم ئینسانە تێبگەێنی ئەبێ قسەیەکی لەگەڵاکەی قسەکە لەگەڵ کوێ هەبێ لەگەڵ زەین و ژیرەکەی هەبێت باشە بەڕێزان ئەگەر قسەی دڵ لەگەڵا کرد ئەوە ئاوەکەکەیتە باخەڵیەوە باشە مامۆستا لێرە فەرمێ لاکەینەوە بەلای مولحیدا من ئەم لاپەڕم خوێندەوە جارێکی ترێ خوێنمەوە دووبارە بۆی بزانی بەڕێزان بزانی پێویستی پەیامەکانی نور لەم زەمانە چەندێکە ڕادەی پێویستی ئەمە بە پەیامەکانی نور بەڕێزان ڕادەی ئەوەی کە ئەم زەمانە چەندێ تینووە بە ئاو بیش و بێنە بە کەسێ ئێستا یەک دانە هەفتەیە بەرگەی گرتووە توانیوێتی لە بیابانیەکە ئاوی پێ نییە باشە ئێستا ئەو ئینسانە چەندێ پێویستی بە ئاوە بە خودای کە ئێمە لێرە کۆ کردوتەوە مرۆڤی ئەم سەردەمە هەزارەوەنە پێویستی بە بەڵێ پەیامەکانی نور هەزارەوەنە پێویستی بە ئیمان و ڕاستیەکانی ئیمان ئیتر ئەم ئیمانە لە هەر شوێن و جێگە و سەرچاوە و وەسیلە و کتێبێکە و دەستکەوت پێویستی بە ڕاستیەکانی ئیمان بەڵام ئەوە شتێکی حتمیە کە غەیری پەیامەکانی نور هیچ سەرچاوێک نییە بتوانێت ئیمان بە داخوازی ئەم زەمانە باز بکەن بۆ ئەوەی بزانی بەڕێزان ئێستا مامۆستا فەرمەیەکەم ڕووی پەیامەکانی نور لە کێیە لە ئینسانی عەوامە بەڵام لەو عەوامەوە ڕوا چاوەلی لە ئینسانی ئیماندارە وەرە بەرامبەریەوە لە عەوامێکی کافرەوە دەست پێکە هەتا کوێ هەتا فەیلسوفەکان جا بزانە فەرمێ پەیامی میعراج یا کتێبی میعراج پەیامێکی مێژووی بە نرخە ئەو ڕاستیانەی ئیمان عەقیدە و باوەڕ ڕاستیەکانی ئیمان کە تەنانەت لای ئەهلی ئیمانیش پەنهان و شاراون ئاخر پەنهانن والله من تەحەدا بەمەها بە پەیامەکانی نور ئەگینا من خۆم بە خودداوام لێ بکەون ئەوەم لێ بسێنە ناتوانم دوو کەلیمە قسە بکەم باشە ئەمە تەنیا نقلەها ئەو ڕاستیانەی لە ناو پەیامی میعراجە هەیە تەحەداکەم بەیانی جومعەیە چەند نەفەر لەم مزگەوتە جومعەکە هەمووی دانە دەرگای مزگەوتەکە داخە لە دەمی دەرگاکە لێ بوەسە یەکێک پرسیاری ئەو ڕاستیانەی لێ بکە کە لە پەیامی میعراجە هەیە دەربارەی ئەوەی خوا بۆ پێغەمبەری برد هەر لەوە گشتێکە بێ باشە دەربارەوەی حەقیقەتی میعراج چیە حکمەتی میعراج چیە بەروبوومی میعراج چیە باشە بەڕێزان پەیامی میعراج ڕاستیەکانی ئیمان عەقیدە و باوەڕ بە شێوازێک دەچەسپێنێت ئەو ڕاستیانە کە لە لای ئەهلی ئیمانیش پەنهان و شاراون بە شێوازێکی ئەوەندە عەقڵی و مەنتیقی ساغ و تاوە دەچەسپێنێت کە مرۆڤی بە ویژدان تەسەوڕ بکەن بەڕێزان لەم سەردەما مامۆستا فەرمێ کاتێ باسی ڕاستی ئیمانیەکان و بۆ عامی خەڵک دەبێ ئەوە قسە بکەیت بێلایەنان یعنی بە جۆرێم ڕاستیە بخەیتە ڕوو ئەگەر ئەو ئینسانە بێلایەنانە بە ویژدان و بڕیاریدا تەسلیم ببێ شێوازی خەتابی پەیامەکانی نور ئابە و شێوازیە بەڕێزان بە جۆرێکە کە تۆ ئەگەر داهان بۆ بەردەوامم کەلیمە دووبارە کاتۆچی
محاكماتی عقلی داوەری ژیری، یعنی ئەگەر عقل لە ئینسانە بڕیاریدا و بێلایەنانە بڕیاریدا هەر لە دوورەوە بڕیاری نەدابوو کە نامەوێ. مامۆستا فەرمێ یەکێک لە هۆکارەکانی کافربوون ئەمەیە، هەر لە دوورەوە بڕیاری وەرنەگرتنی داوە، هەر لە دوور و ڕەفزی کردو هێشتا ڕاستیەکە و پێنەوتو. ئەی ئەو ئینسانش تۆ حتا بەیانی باسی ڕاستی ئیمانی بۆ بکە هەرچیە بێ هەر وەری ناگرێ. باشە ئەفەرمێ بە جۆرێک ئەیچەسپێنێ کە مرۆڤی بە ویژدانی بێلایەن دەتوانێت بیان بینێت و ڕەحمەلەوەی مەشغوڵ نابێ، ئەمە ئیش نەکا باشتر ئەیبینین کە دەتوانێت بیان بینێت و پێیان پێ ببات. ئەو فەیلسوفەی کە نوقمی بێ ئاگایە و تەسلیمی گومڕایی بووە دەشێوێت لە شوێنێکی بەرز و لە بەرچاوی خەڵگیدا بە ژیر و خەوان فەم دەربکەوێت ئاوەی کە من و تۆ ناوێنین لە مەجلیسیا دانیشین بخوا. مرۆڤی موسڵمانی سەوالیا تۆ ناوێت کە هەروتی مامۆستای زانکۆیە لە وڵاتێکی ئەوروپی ناوێت قسە بکەی لە مەجلیسیا. باشە ئەفەرمی ئاوەی کە لەو شوێنە دانیشتەوە خۆی بە پرۆفیسۆر و زانازانێ لە بەرامبەر ڕاستیەکانی ئەم پەیامەوە وەکو چی لێ دێ فەرمێ وەکو ئەو پادشای لێتێ تاجەکانی لەسەرشان لێکراوەتەوە، باشە لەسەر تەخت لا دراوە، هەرچی ڕوتبە و نیشانە و علاماتی پاشایەتی هەیە لەسەر شان و لەسەری داگیراوە. ئەمیش وەک ئەو بۆ هەتاهتایی ناومێدی بەسەردا زاڵ دەبێت. بەڵام ئەو فەیلسوفەی کە خاوەنی ئیدراک و پێی بێبرتنە بە خوێندنەوەی ئەم کتێبە لە بەرامبەر ڕاستیەکانەوە هەموو کۆت و زنجیرەکانی فەلسەفە فڕێدات و پاشان چیە بێ تەسلیمی ئەبێ. باشە من زۆر لەسەری ناڕۆم بەڕێزان دێنە سەر خوێندنەوەی بابەتە. لاپەڕاش 149 فەرمێت با ئێستاش سێرێکی ئەو ملحیدە بکەین کە لە مەقامی گوێبیستدا دانیشتووە. لێرە شتێکە لە دەرسی یەکەم و دووەمی شاهوتم دووبارە یەکەمەوە. مامۆستا فەرمێ ڕاستیەکانی پەیامی میعراج بۆ ئینسانی بێباوەڕ ڕاستەخۆ باس ناکرێت، بەڵام لای لێەکەینەوە. بۆ لای لێەکەینەوە لەبەر چی؟ لەبەر بەرزی حقیقەتەکەی بەڕێزان. ئەم حقیقەتی میعراجە، ئەم ڕاستیە ئیمانیانی لە ناو میعراجە هەیە، لە ناو حقیقەتی میعراجە هەیە. ڕاستیەکە ئەوەندە بەرزە ئەگەر چی ڕاستەوخۆ ڕوو لە ئینسانی بێباوەڕیش نەکات، باشە ئەگەر چی ڕاستەوخۆ ڕوویشی لێ نەکات، بەڵام بەرزی حقیقەتەکە واکاتە یەکلاکردنەوەی بەسە بۆی تەسلیم ببێ. ڕوونە بەڕێزان، یەکلاکردنەوەی بەسە. ئەگەر ئەو ئینسانەوەکو مامۆستا فەرمێ بێلایەنانە بڕیار بدە، یعنی نە تەسلیمی ڕاستیەکان ببێ بێ و یەکسەر کوێرانە قبوڵی کا بڵێ نەزانێت چۆنە ها دین ئەوەی ناوێ. باوەڕتان نەبێت دین ئەم قسەی خۆمە، ئەم قسەی خۆمە. دین ئەو کەسەی پێخۆشە کە دێت و بەزانینەوە قبوڵی ناکە، نەک ئەو کەسەی بە نەزانینەوە قبوڵێکە. نازانم وازەحە ئەو قسە؟ دین ئەو کەسەی زۆرتر خۆشەوێت و ئەوەی پێ باشە، ئەوەی بەلاوە پەسەندترە، کە دێت و دێتە پێشەوە و بە زانست و بە وەعی و ئاگاییەوە دێتەڵێ من ئەم دینەم ناوێ، نەک ئەو کەسەی کە هیچی لێ نازانێ ئەلفوبێ نازانێ، باشە کوێرانە چی کردووە؟ قبوڵی کردووە. باشە ئەفەرمێ چی؟ مەبەستەکەم چی بوو بەڕێزان؟ بۆچی ئەفەرمی ڕاستەخۆڕی لێ ناکەین بەڵام لای لێەکەینەوە؟ لەبەر بەرزی ڕاستیەکان. ئەفەرمێ باشە بسمیلا وا بەدڵدادێت کە ئەو ملحیدە دڵی خۆیدا دەڵێت من نە ئیمانم بەخوا هەیە و نە پێغەمبەریش دەناسم، ئیتر چۆن باوەڕ بە میعراج بکەم؟ ئەمە من لە پاڵامان شتێکم نووسیوە بۆ خۆم. ئەو پرسیارە حەقەیانە مامۆستا؟ حەقەیانە مامۆستا؟ حەق نییە پرسیارەکە؟ ئینسانی ملحید دەڵێ من خوا ناناسم و باوەڕشم بە پێغەمبەر نییە، تۆ باسی میعراجی چیم بۆ بکەی؟ قسەکەی حەقەیانە. ئەمە من لە پاڵی خۆمە فەرمودێکی لە پاڵی عەمدیە ڕابۆ خۆم فەرمودێکی پێغەمبەرم نووسیوە سەڵاو سەلام. لەو حەدەسەی کە شەی ئیبلیس دێت و حەزەتی ئەو وەرێرە خاوەنی بەیتولمالە، باشە ئیبلیس دێ دزی بکە ئەیگرێ، شەوێکی تەکلیفەکە ئاپارڕێتەوە بەرێدا، شەوێکی تر دێ بۆ شەوی سێهەم ئەڵێ بەخاو بووم بەلای پێغەمبەر. ئەویشە زانێ کە پێغەمبەر سەڵام بیبینێ یەکسەر ئەزانێمە ئیبلیسە، هەڵبەت لە سوورەتی ئینسان هاتووە. لە شەوی سێما ئیبلیس پێڵێ ئەڵێ شتێک فێرەکەم بیخوێنە، من قەت ناتوانم بێم بەلای تۆ، بەس من بم بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەڵێ چییە؟ ئەفەرمێ ئایەتە الکورسی بخوێنە. ئەوە لە فەزڵی ئایەتە الکورسی ئەوشتەیەن. دوایی حەزەتی بۆ گرێ ڕزای خوا لێ بە بۆ ئەبوو هورەیرە گێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەوە ئیبلیس بوو. ئەم قسە ئەفەرمێ صەدەقەکە وهو کەذوب، ئەفەرمێ ئەو درۆزنە ڕاستی وت. وازەحە؟ ئەو درۆزنە ڕاستی وت. ئەی درۆزنە چونکە ئەفەرمێ هەریەتوە، هەزار جار وعد پێ بدە هەریەتوە، ئینسان درۆزنە، بەڵام ڕاستی وت لەم قسە. ئایەتە الکورسی دەرکەری شەیطان. ئەمە جوایە ئەم قسە ئەگە ئینسانی ملحید بیکە ئەوایە، ئەو درۆزنە قسەی ڕاستە. باشە نابێت تۆ باسی میعراج ئێستا بۆ کەسێ بکەی کە باوەڕی بە چی نییە؟ باوەڕی بەخوا و بە پێغەمبەر نییە. ئەمە یەک. دوو
ڕەحمەتی لێبێ ئالێرەوە دیقەت بدە ئەمە 1 2 3 4 5 6 7 ئەمە 8 ئەمە 9 ئەمە ئەگەر غەڵەتم نەکرد بێ 10 لاپەڕەیە 11 لاپەڕەیە مامۆستا لەگەڵ مولحیدا قسەکە باشە لەگەڵ مولحیدا قسەکە هێشتا مامۆستا فەرمێ لاکردنەوە لای لێەکەینەوە ڕووی تێ ناکەین ئەگەر ڕووی تێ بکات ئەبێت چێنێ قسەی لەگەڵا بکە وەڕێزان پەیامەکانی نور گشتی ڕوو تێکردنەها پەیامەکانی نور گشتی ڕوون ئێستا مامۆستا لێرە هاتووە چێ سەلمێنێ یەکەم بوونی خوا ئیسا هاوکێشێکی 5 بەشی هێناوە 5 خشتەی هێناوە یەکەم بوونی خوا سەلمێنی دووەم تاگوتەنیاکێ سەلمێنی سێهەم دانایی خوا سەلمێنی چوارەم ئەوە سەلمێنێ کە خوا لەم گردوون ئامادەم دانای ئامانجی هەیە ئەوێ خۆی دەرخا پێنجەم نبووت و پێغەمبەرایەتیە چەسپێنێ نەتیجە میعراجە چەسپێنێ ئەوە مامۆستا ئەوە قسە لەگەڵ مولحیداکە هێشتا ئام هەمووە مامۆستا فەرمێ چییە لاکردنەوەی ئابە قسە ویستم لێرە بیکەم کاکە بەڵام لەبەر ئەوەی کە تەوافق بوو لەوەی جەنابتە باسم کردەوە دین بنیادانە بەڕێزان تۆ بتەوێ بە کلمەیەک و دوان بە شەوێک و دوان بە هەفتەی شەوێ بە خوددا تەمەنی حەزەتی نوح بکەی کە ئەفەرمێ 1000 ساڵ 950 ساڵ لەناو قەومەکەیە بوو تۆ 950 ساڵ بەشداری دەرسی ئاوا بکەی نابی بە خاوەنی ئیمانی ڕاستەقینە باشە سوودی خۆ وەرەگری ئەوەی دنیایە بەڵام نابی بە خاوەنی ئەو ئیمانێکە پێویستە لەبەرەوەی ئیمان زۆر سەنگینترە لەوەی تۆ بتوانی بە هەفتەی شەوێ ببی بە خاوەنی باش ئێستا حەزەکەم من هاوکێشەکە ئالەما کورتکەمەوە بەڕێزان ڕەحمەتی لێبێت دیقەت لەمە بدە مامۆستا ئابم شێوازە قسە لەگەڵ ئینسانی مولحیداکە ئێستا ئێمە باسی میعراجەکەین میعراج بریتە لە بەروبوومی ئیمان حقیقەتی ئیمانە ڕاستی ئیمانە ثەمەرەیەکە لە ئیمانەوە سەرچاوەگرێ ئام حقیقەتە مەزنە ئەوە من بۆ ئیماندار و مرۆڤی موسڵمانم باس کرد ئابە و ڕۆی کە مامۆستا باسی کرد بەو شێوازە بەرزەی کە خوێندمانەوە کە بەخوا 1 لە 1000 بان خوێندوها 1 لە 1000 پێ مبالەغە نەبێ ئەگەر 4-5 جار پایمەکانی نور بخوێنیتەوە هێشتا ئەڵێ ئەمە کەمە ئەگەر بڵێ 1 لە 1000 بوو ئەوە کەمە باشە بەڵام ئیسا کە ڕووە کاتە ئینسانی بێ باوەڕ مامۆستا چۆن قسەی لەگەڵاکە ئابە ماوکێشە یەک بابەتەکە بابەتێکی عەقڵی هاتوو بەس قسەی لەگەڵ عەقڵاکە باشە بەڵگەی عەقلی بەڵگەی مادی بۆ ئەێنێتەوە چونکە بەرامبەرەکەی کە قسەی لەگەڵاکە تەنها بە بەڵگەی مادی و بە بەڵگەی ژیری و مەنتیقی تێگا وازەحە بەڕێزان ئەمەیە مامۆستا فەرمێ یەک ئاسەوار دەرخەری چییە کارە کار دەرخەری ناوە ناو دەرخەری سیفاتە باشە ئالێرۆ بوونی خوا سەلمێنێ دوای بوونی خوا تاکوتەنیایەکەی ئەما و کێشەیە لە زەینی خۆ تابینوس دوای تاکوتەنیایەکەی دانایی خوا چەسپێن هەڵبەت هەمووی بە بەڵگەی ئێستا دانەدانەی خوێنی دوای ئەوە دوای تاکوتەنیایەکە ڕێک و پێچی بوونی ئامانج و دانست و بەرژەوەندیە چەسپێنێ کەواتە بێهودەم گردون و بوونەوەرانی دروست نەکرد و ئامانجی هەیە ئامانجەکەیش و پێڵێ چییە کە ئەوێ خۆی پیشانداخوا خۆی دەربخا ئیترەوێ ئەم ئامانجە بێ بە مرۆڤ بگەێنێ باشە ئەدی لێرەوە دێتە سەر چەسپاندنی چی پێغەمبەرایەتی ئەبێ ئەم ئامانجە بگەێنێ بە مرۆڤەکان کە چی ئەوێ لە بوونەوەران بۆ دروستی کردوون سر و نهێنی لە ناو بوونەوەران و خەڵقی مرۆڤ بریتێ دەچ دوای ئەوە دێتە سەر چەسپاندنی نبووەت لە نبووەتیشەوە فەرمێ دەی ئەمە مادەم وایە پێغەمبەرایەتی چەسپا لە ناو ئەمانە ئەبێ کەسێک هەڵبژێرێت و بەرزترین ئامانجەکانی تێبگەێنی باشە بەرزترین ئامانجەکانیش بریتێ لە میعراج باش من نە ئیمانم بەخوا هەیە ئەڵێ و نە پێغەمبەریش دەناسم چۆن باوەڕ بە چی بکەم بە میعراج بکەم ئێستا 5 هاوکێشەمانەداتێ لە بیرکاریاڵێ چەند نەزانرا و زانراوەکە دۆزنەوە چ شارزای بیرکاریە بە چەند نەزانراوە زانراوەکە ئەدەن بەدەستەوە بە دوانوانە ئەگەر دوو زانراو هەبوو دانێکیان نەزانرا بوو زۆر بە ئاسانیە خۆجارە بوو مامۆسای امتحانی زۆر قورسیاناوە یەک زانرا و دوو نەزانراویانەوە ئیترەوە گیرمانە خۆر بەدەستیەوە ئای ئەگەر مامۆسا 5 زانراوی دا پێێت و یەک دانێ نەزانراو بێت کابراوەتی هەر چاودا ناخیت و یەکسەر نەتیجەکە دەی بەدەستیەوە ئەمەش ئاوای کردووە یەک مادەم لە ڕاستیدا بوونەوەرانە هەبوو چەندین کار و بەدیهێنانیان تێدا دەبیدرێت ئێستا ئەمە چاوداخ ئەمە نافەرمێ خواوا فەرمێ ئەمە قسەیەکە لەگەڵ ئەوەی کە حالە بنکی ئەسفەلە سافلینی جەهالەتە ئینسانێکە لەو پەڕی ها لە پلەی ئەوەی کە باوەڕی بەوەی پێی بڵێ مەعنەویات و غەیبیات و پشتی مادە و ئەو شتانە نییە باشە ئینسانێکە حالە یعنی صرف لە 100% ئینسانێکی مادی
مادەم لە ڕاستیدا ئەم بوونەوەرانە هەن و چەندین کاری بەدیهێنانیان تێدا دەبینرێت هەنیانە هیچ ئینسانێکی ملحیدیش دەتوانێت ئینکاریان قسە بکە ئینکاری بوونیان بوونەوەرانە بکە ئینکاری ئەو کارڕایکردانە بکە کە ناو بوونەوەرانە ساڵانە و مانگانە و ڕۆژانە و وەرزانە و بگرە سەعاتانەش ناو بوونەوەرانە ڕوەدەن هەر لە وەرزەکان و هەر لە شەو و ڕۆژ و هەر لە مردن و زین و بوونەوەی خۆتۆ لە شەو ڕۆژە هەر لە هی بوونەوەران و زیندەوەران ئەمە شتێکی واقع و مادی و بەرچاوە یا بەرچاو نییە ئەمە یەک مادەم بوونەوەران هەن و چەندین کاری بەدەهێنانیان تێدا بەدی دەکرێت ئەمە یەک دوو مادەم کاری ڕێک و پێک پێ بکەن و کتێبی ڕەوان بێن و سەر و نەخش و نیگاری ناوازەش بێ وێنەی کێشنە بۆ نابێت ئەم مادەمیشەیەکی ئینسان دەتوانێت کاری بکە بەڕێزانەوەی تر ئیمان لادە لێرە ها ئێستا کە وتمان قسە لەگەڵ ئینسانی مولحیدا داکەین ئەبێ تۆ لێرە وەکو ئینسانێکی ئیماندار نەڕوانی لەمە تۆ بۆ خۆت ئیمانداری وەلحەمدوللا و تەسلیمی تو ئەمانە لەوانەیە بڵێ ئەمانە تۆزێ بۆ من جۆرێک بێ باشە نە ئێستا بەو ڕوانگەوە سەیریکە ئەمە قسە لەگەڵ کەسێکاکە هیچ باوەڕینی بۆیە هاتووە بە جۆرێک قسەکەی تر ها لەماکە خوێنەوە فەرمووی چی بە بەڵگەی ژیری و مەنتیقی باشە بە بەڵگەی ژیری و مەنتیقی مادەم کاری ڕێک و پێک بێ بکەر نابێ هەر لە ناو سنعەتی مرۆڤ هیچ کارێک هەیە تۆزێ ڕێک و پێکی و تۆ بڵێ وەڵامە لە خۆی دروست بووە بچووکترین شت بێ هەر من دایما و نمونەیەنمە چوویتەوە دەشتا ئاوا 100 کیلۆمتر بڕۆ لەوێ 4 بەردەوبینی بەسەر یەکادانرا بوو یا تۆزێ 3 بەردەوبینی و 4 سکڵ لە بنەکەیە بوو یەکسەرەڵێژی شوانێ سێرانکەریاتۆ تێرە وایە ئاو ئاسارە زۆر زۆر بچووک مادەم کاری ڕێک و پێک بێ بکەر نابێ مادەم کتێبی ڕەوان بێ نووسەر نابێ مادەم نەخش و نیگاری ناوازە بێ وێنە کێژ نابێ تۆ بیخەرە سەری مادەم هیچ سیفەتێ بێ مەوسوف نابێ تۆ بیخەرە سەری مادەم هیچ چاکەی بێ چاکەکار نابێ تۆ بیخەرە سەری مادەم هیچ ناوێ بێ خاوەن ناو نابێ بەڕێزان یەکێک لەو بەڵگانەی کە ئێنرێتەوە بۆ سەلماندنی بوونی خوا ئەمەیە مادەم خوددا ناوەکەی هەیە و ئەم ناوانی لێنراوە کەواتە بێن ناو لێنراوەکەش هەبێ ئێستا هەر لە ناو مرۆڤە بەڕێزن تۆ مناڵێک هەبێ لە پێشە ناوەکە دانیجارێ هێشبیر لە مناڵ نەکردوەوە یا بێ مناڵەکە بێ دوای ناوی بۆ دۆستەوە مرۆڤ کاتێ ئەشیاکان دروستەکە ئەم شتومەکانە دروستەکە جاناوی بۆ دانەیە ناودانێت دوایی بەپێی ناوەکەش دروستەکە وایە کەواتە هەبێ هەمیشە خاوەن ناوێکە بێ دوای ناوێکی بۆچی بکەیت بۆ دابنی مادەم ئەمانەوان ئەوە ئەمە هێشتا لە هاوکێشەیەکەمان بەڕێزان مادەم بوونەوەران هەن لە ڕاستیدا و چەندین کاری بەدەهێنانیان تایە مادەم کاری ڕێک و پێک بێ بکەر کتێب بێ نووسەر نەخش و نیگاری ناوازە بێ وێنێک پێش هەرگیز نەبووە و نابێ ئەوە ئەمە ئەنجامی هاوکێشەی یەکەم ئەوە دەبێ ئەم کارە سەراسەر حیکمەتانەی کە هەموو شوێنێکی بوونەوەریانیان کردوتەوە بگەرێکیان نەبێت و ئەم نەخش و نیگارە ناوازە و نامیکە ڕەوانانەش کە بۆی زەویان پڕ کردووە و لە هەموو وەرزێکدان نوێ دەبنەوە دەبێت نیگار کێش و نووسەرێکیان ببێت وازەحە بەڕێزان ئەمە مامۆساها بە 5 دێ ڕاتوە بوونی خوا بۆ چەسپێنەوە وتم ئەم بەڵگە بەهێزە هێشتا فەرمێ لاکردنەوە بەخوا ویستم نێڵم بەڵام هات من مەقتەعێکم بینی جارێ مەقتەعێکم بینی هی ئەم سێرک و شێر و ئەوانەدانێن و خەڵک تێ ڕسمیان لە پاڵاگرێ و شێرە ڕاهێنراوەکان شتێکم بینی ئاجرێک ئەمە بەست ما باوەڕتان نەبێ یەکەم جارە بەم خوێندەوە کە مامۆستا فەرمی لاکردنەوە و ئەم هەموو بەڵگە بەهێزەی هاتیا هەر لە لاکردنەوە وتم باش ئەمە گەر لاکردنەوە بێ ئەی ڕووتێکردن و باش پیاکردن نەبێت چۆن بێ باشە یەکسەر ئەم حەدەسە ماتۆ بیر کە خۆم جارێک دیبوو لە شوێنێکا بووی ئەو سێرکەوە نەبوو شێرێکیان دانابوو ها لەسەر کورسیە شتێکە دایانێن خەڵکیش دێ بە پارە چێکە لە پاڵیا کورسیەتر دانرا بوو دانیشتن ڕستمێکیان نەکرد و ئەڕۆشتن دانێکیانێنا زۆرە تەرزە ها لە دوور و پاڵیانە ناو نوێ ڕۆژپاڵیانە زۆر یعنی بە لەخت و جموجوڵ و ئەمانە دەرەکەوت کە زۆر زۆر ئەترسێ ئیتر خاوەنی شێرەگەش لە پاڵیا بوو کوڕەوە هیچ پێ ناگات و ئەمانە دەی بە هەر حاڵ بردیان دە زۆر بردیان لەسەر کورسیەکە دایان نیشان قەدەری خوا کە دایان نیشان مەسەلەن ئەمە کورسیە بەتاڵەکە بوو بڵێن ئەمە کورسی شێرەکە بوو بەتاڵەکەش ئەو لەسەری دانیش بوو قەدەرن کە ئەو ها دانیش شێرەکە ئاوای کردبوو ینی بەری کردووە لای چەپەوە ئەو ها دانیشت وەڵا شێرەگار ئاوای کردە باوەڕکە لە لەحزێکەوە پیاوە نەما لە یەک چرکە نەما ئیتر من یعنی ئەوەم پەیوەست کرد بەمەوە وتم ئەمە لای کردەوە ئینسانەوە ئەگەر ئاوەڕۆی ئەگەر دەستێکی بۆ بڕدا باش پیا بکردایە چییە بوو باشە ئەفەرمێ مادەم دوو مادەمەکە بیرەخەمەوە مادەمەم بوونەوەران هەن لە واقعا ئەم کارە بەدیهێنانانە کاری بێ بکرد کتێبی بێ نووسەر نەخشی بێ نیگارکێش ئەمانە هەرگیز نەبوو نابێ ئەوە ئەم کارە سەرانسەر حیکمەتانەی کە هەموو شوێنێکی بوونەوەرانیان گرتوتەوە ئەو کارێکە ئێستا بە ڕێزان
ئەوە من ئێسەوتم ئێستا پەیامەکانی نور تۆ ئەگەر زانستی زیندەزانێت پێ بێ 1000 جار لە ئێستا جوانتر لەم قسەتی ئەگەی چونکە کاتێک کە ئەفەرمێک ئام کارە سەرانسەر حیکمەتانە یەکسەر تۆ ئەچیتە ناو باڵی مێشولەیەکەوە باشە تۆ ئەگەر زانستی پزیشکی و پێ بێ ڕەکە چیتە ناو جەستەی ئینسانێکەوە ئیتر ئەزانی لەوێت چەندێک کاری عەجایب و سەرسوڕهێنەر و چەندێک کاری ناوازە کە مرۆڤ بە ملیار ساڵی تر هێشتا ناگاتە دۆزینەوەی دانەیەکیان یعنی پێبردن بە ئەسڵەکەی کەشفکردن هیچ نییە بە ڕێزان زانست کەشف مەبەستەکەم چی کە فەرمێم کارە پڕ لە حیکمەتانە ئەگەر بە چاوی ئەوامانە بڕۆیتە خزمەتی ئەبێ چی بکەی هەمیشە منم قسەم کردووە ئینسان لە بەرامبەر حەقیقەتەوە دوو ڕێگە لە بەردەمایە سێمی نییە ڕەحمەتی لێ بێمە بکە بە ئەڵقەی گوێت ئەڵقەیەکە قەت دانەکەندرێ ئینسان لە بەرامبەر حەقیقەتەوە دوو ڕێگەی هەیە سێمی نییە یەک بۆ ئەوەی تۆ پەی ببەی بە حەقیقەت بە تەواوی و لێی تێ بگەیت و شارەزای ببی ئەم دوو ڕێگەت هەیە یەک ئەبێ خۆت هەوڵ دەیت و بگەیتە ئاستی چی حەقیقەتەکە ئەوها لە ئاوی هاو بانەوە تۆش لێرەوە دانیشتووی دەست و پێی ناگا بۆی دەست و پێ بگا بێ بچیتە ئاستی خۆی یعنی ئەبێ هەوڵ دەی فێر ببی ماندوو ببی شەو نخوونی بکەی حتا گیانە دەرەچێ اینجا دەستگا بۆ حەقیقەتە ئەمە یەک دوو ئەبێ ئەمە نەکرد ڕێگەی دووەم چییە ئەبێ تەسلیمی ئەهلی اختصاص ببی یان بە زمانێکی تر منێڵێمەوە بۆ گەیشتن بە حەقیقەت بۆ پەیبردن بە حەقیقەت بۆ ملکەچبوون بە حەقیقەت دەم دوو ڕێگە لە بەردەسە یا ئەبێ ببی بە ئەهلی اختصاص یا ئەبێ تەسلیمی ئەهلی اختصاص ببی باشە ئەوە ئەم کارە سەرانسەر حیکمەتانێکی هەموو شوونێکی بوونەوەرانیان پڕ کردوێتەوە دەبێ بکەرێکیان هەبێ ئەوە بە بەڵگەی چی بە بەڵگەی و دوو مادەمەی کە لە پێشەوە وتمان باشە هیچ کارێ هەیە لەم گردوونە مرۆڤ ببینێت و لە سمعەتی مرۆڤ بێت و بکەرێکی نەبێ نابێ یعنی ئەکرێسە مرۆڤ خۆ بەراوردکە بم موبایلە سمعەتی تۆ بەرزتری هەم موبایلە چۆن قبوڵەکەی تۆ بکەری نەبێ موبایلەکە هەیبێ وایە ئەوە دەبێ ئەم کارانە بکەرێکیان هەبێ ئەم نەخش و نیگارە ناوازانە ئەم نامیلکانە کە گۆی زەویان پڕ کردووە ئەبێ چیان هەبێ نیگارکێش و نو سەرێکیان هەبێ ئەمە هاوکێشە یەکەم بە ڕێزان ئەمە چەسپاندنی چی یەکەم بوونی خوای گەورە دوو هاوکێشەی دووەم کە چەسپاندنی تاکوتەنیاییە اینجا لەبەرەوەی کە بوونی دوو فەرمانڕەوا لە هەر شتێکدا ڕێسای ئەو شتێک دەدات و لەلایەکی تریشەوە ئێمە کە چاو ئەمە حەزەکەم بیرخەمەوە ئەمە بە ڕێزان ئێستا پەیامەکانی نوری خوێندێتەوە ئێستا هەر وتی بوونی دوو فەرمانڕەوا لە هەر شوێنێکدا ڕێساگەی تێکەدا لای کەمی 10 شوێن دێتە بیری وایە 5 شوێن تێتە بیری و 2 شوێن دێتە بیرە ئەوانەی پەیامەکانی نوران خوێندێتەوە وایانە کە هەر ئەفەرمێ بوونی دوو فەرمانڕەوا لە شوێنەکە یەکسەر ڕێسای ئەو شتەیە ئەو شوێنێت تێکەدا یەکسەر تۆ زانیا لە وتەی 22 خوێنمان ئەها لە تیشکی ئەوە خوێنمان هەن لە بریسکی ئەوە خوێنمان ئەمە لاکردنەوەکەی ئەگەر بتوێ باوەش شێرەکە باوەش و پیا بکە ئەبێ چی بکەی ئەبێ بچیتە خزمەتی هەموو پەیامان لەبەر ئەوەی کە بوونی دوو فەرمانڕەوا لە هەر شتێکدا ڕێسای ئەو شتێت مەبەستم چی بووە لەمە بەڕێزان احتیمال لە مەسەلەن لەوانەیە چەند کەسێکمانتیا بێ پەیامەکانی نوری نەخوێند بێتەوە یاخود ئەوانەی تریشمان خوێندمانێتەوە بەڵام بیرمان نەماوە سادە خوێندومانێتەوە باشە پەلە خوێندومانێتەوە ها ئێستا کاکە شتێکی زۆر جوانی فەرموو بە ڕێسای خۆی نەچیتە خزمەتی لە بەرهەمەکەی بێبەشەبی ئەگەر لەمەتیە ناگەی ناچار بیشی تۆ ئەوێ ئێستا ماوەسا بۆ نمونە لە وتەی بسوودات تەفسیل باسی ئەمەکە بە دوور درێژی بە دەیان جۆر و شێواز و نمونە ئەمە هێنێتەوە چۆن بوونی دوو پاشا لە وڵاتێکە یاسای وڵاتێک سەرتێکەدا بۆچی ترم دوو پاشا بەڕێزان ئەبنە دژایەتی دروستە بێت دژایەتیش یەکسەر چی دروستەکە ناڕێک و پێچی و فەسادی دروستەکە ئێستا خود چاودا خەسەری کوردستان بکە چی تێکی داوە فرەکوێخایی وایە فرەکوێخایی ئەوە نمونەیەکە گەڕنۆکە وتی من هەروە ئاشەکەی خۆمان نازانم یەک خوایەوە ئەم گەردونێک خوای هەیە ئاشەکەی ئێمە هەتا یەک مام حاجی هەمە نازانم چێ ئەیڕانی تەنیا خاوەنی بوو شەو ڕۆژی شەکرد وە بێعیب بوونە شەریک هەر شەریکێک بۆ پەیابوو تۆ ڕۆژی شەکە حەوت نیکە وازە نمونێکی سادە مەبەستەکەم چی بوو بەڕێزان ئەمە پوختە لاکردنەوەیە بتەوێت لەم عالەم حەقیقەتە تێ بگەی ناچاری بەڕێزان بۆی ڕاستیەکە لە دەرکیز دەرنەچێ بێ بچیتە شوێنەکەی خۆی لەبەر ئەوەی بوونی دوو فەرمانڕاوە لە هەر شتێکدا ڕێسای شتە تێکەدات ئەمە لە هاوکێشەی دووەمە چەند خاڵێکی ئەنەوە ئەمە یەک دوو لەلایەکی تریشەوە ئێمە کە چاو دەگێڕین ڕێسا و ڕێکوپێکی تەواو لە هەموو شتێکدا دەبینین هەر لە باڵی مێشەوە تا دەگاتە چاکان باش فەرجع البەصر هل ترى من فطور ئەبینی هەتا ئێستا
زانستی ملحیدەکان ئەوەی ئەوان کەشفیان کردووە توانیوێتی لە ناو گەردوونەکە لێنێ بدۆزێتەوە بێت و بڵێ ئەم مەخلوقەم شتەی نوقسان تایسە توانیوێتی کێ شارەزای مەسەن زیندەزانی پزیشکیە مەسەلەن چوزانم ڕووەک زانی هەر زانستیەکە تایسە مەسەلەن زانست توانیوێتی لە جەستەی مرۆڤ نەقسێ بدۆزێتەوە بڵێ وەڵا بۆی ئەم دەمارە ئالێوانە بووە ئالەوە بواە مەسەلەن ئەم مەخلوقە باڵی ئاوا نەبووە ئاوا بواە ئەمە پولەکە نەبووە پڕ بواە پڕ نەبوو واضحە فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر خوا فەرمێکی کەڕەتەینی باشە بۆ فەرمێ کەڕەتەی نەوەکو بڵێ بەخوا یەک جار و مەجالم نەوە ئینی ئەم دۆزیوە باشە خوا فەرمێ لەو ڕۆژەوە زەویم دروست کردووە هەتا ئەو ڕۆژە کە زەوی لە ناوەدەم فارجع البصر كرتين باشە ينقلب إليك البصر ملداخيت ملکەچەکەی باشە ناتوانانی کەم و کوڕێ بدۆزیتەوە باش فەرموویم دوو خاوەن لە هەر شوێنەکە ڕێساتیەکەدا ئێستا ئێمە ڕێسا بینین ڕێک و پێکی ئەبینین بەشایەتی کافر بڕێزان بەشایەتی ئەو زانستانەی کە کەشف بۆ ئێستا هەیە ئەو سەدان زانستە گەردوون مەخلوقات بوونەوەران پڕن لە چی ڕێسا و ڕێک و پێکی مادەم ئێمە لە پێشەوەڵێن هاوکێشەکەمان ئەڵێ بوونی دوو کوێخا دوو فەرمانڕەوە دوو دەسەڵاتدار لە شوێنەکە ڕێسا و ڕێک و پێکی تێگەدا ئێسش ئێمە ڕێسا و ڕێک و پێکی ئەبینین کە تێک نەچوە کەواتە دوان نین لە هاوکێشەیەکەمە بکەری چەسپان ئێستا تەنیایی بکارەکە چەسپێنەوە ڕێزان تاکو تەنیای چەسپێنی بەشایەتی چی وەکوتم بەشایەتی زانستەکان لە زانستەکانیشە بەشایەتی ئەم ڕێسا و ڕێک و پێکی کە ئێمە ظاهیرەکەی بینین زانست باڵتینەکەی بینین واضحە وتم بۆی جوانە لەمە تێبگەی دوو ڕێگە و لە بەردەسا یا ئەهلی اختصاص یا تەسلیمون بە ئەهلی اختصاص ڕێگەی سێم و لە بەردەسان نیە مادەم ئێمە ئەم ڕێزا و ڕێک و پێکی لە هەموو شتێکدا دەبینین لە باڵی مێشەوە هەتا گاتە چراکانی ئاسمان تۆ تەسەووری ئەم ڕێک و پێکیەکە بەڕێزان کێ شارزای زانستی فەلەکەی ساڵێ مانگ خولگەیەکی خۆی هەیەوە ئەم خولگە گەر تۆزێ لە زەوی نزیک بێتەوە چی دروستە بێ چی دروستە بێ ئەوە دروستە بێ ئەگەر تۆزێ دوورکەوێتەوە ئەگەر زەوی تۆزێ لە خۆر نزیک بێتەوە چی ڕوەدا ئەو ڕێک و پێکە بەڕێزان دەی لەوە وەرە ناو باڵی مێشولەیەک ئەگەر سوڕی خوڕۆکەکان لە ناو باڵی مێشەکە پێچاوانە ببنەوە چیە بێ ئەگەر گەردیلەکانی ناو باڵی مێشێ موجب و سالبەکەی لێ عکس بێتەوە چی لێ دێ بیرتانە لە سەرەتای پەیامی گەردیلا لە یەکەم دەرسی پەیامی گەردیلا ئەم شتەمان وت گەردیلە ئالە یەک بچووکترینەکەی پێکاتەی ئەم بوونەوە هەیە ئەم گەردیلە لە ناوچێکە پێکاتووە چەند پەردەیەک بە دەوریایەتی کە چییە ئەلکترۆن و وەنێ پرۆتۆن ئەلکترۆن بە دەوری چی ئاسوڕێتەوە بە دەوری ناوکەکە ئەم ئەلکترۆن و پرۆتۆنە بارگەکانیان چییە سالب و موجبە وتی ئەگەر هەردووکیان ببێ بە موجب چی لێ دێ گەردوونە تەقێتەوە یەکسەر ئێستا گەر گەردیلەکانی جەستەی تۆ سالبەکان ببن بە موجب لە یەک لەحزاتەوە تەقیتەوە ئەبی بە ئاگر ئەگەر ببن بە سالب چی لێ دێ ئەویتە خانەی هەموو زەوی ئەوە چێنێکی لێ دێ پیاڵایە هێلکەیەک دەبڵێ بەخوا باوەڕەکەم بەخوا ئەمە کابراک هەیە لەم بەخشراوانە لە وتارێکە دانیشتە بوو لە هەڵەبجەی تازە لە ماڵی با ناوەکەی نەومەیناس دانیشتە بوو مامۆسایەکیش باسی جەهەنەمیە کرد جەهەنەم ئەیوو لە جەهەنەما مارەیەوەنە یەک شاخەوێ لە ناوی ئەو ئەلبەت تاری جومعە نەبوو تاری ئەسران و ڕەمەزان ئەوانان لە ناوی ئەو تادا دایە سەری خۆات یا هەبەرار وەلەو درو بەڕێزان دوو ڕێگەمان لە بەردەسا یا تەسلیم بوون یا بوون بە ئەهلی اختصاص باشە مادەم ئەم ڕێک و پێکی و ڕێسا بینین هەر لە باڵی مێشەوە تاگاتە شراکانی ئاسمان ئەمە پێشەکێکە لە هاوکێشەی دووەمە نەتیجە ئەنجام ئەوە دەبێ ئەو فەرمانڕەوایە تاکو تەنیا بێت چونکە سنعەت و حکمەت لە هەموو بەدیهاتواندا هێندە و ناوازن کە دەبێت سنعەتکارەکەیان خاوەنی توانستێکی ڕەها بێت و توانای بەسەر هەموو شتێکدا هەبێ و لە هەموو شتێکدا زانا بێت دووبارەکەم ئەوە دەبێ ئەو فەرمانڕەوایە تاکو تەنیا بێت لە بیرو نەچی هاوکێشە یەکەم بوونمان سلماندوو بوونی سلماندوو ئێمە حەتمان نییە هاوکێشەی دووەم ئێستا تاکو تەنیایی ئەم بوونە چەسپێنێ باشە ئەفەرمێ ئەوە دەبێ ئەو فەرمانڕەوایە تاکو تەنیا بێت چونکە سنعەت و حکمت لە هەموو بەدیهاتواندا هێندە ورد و ناوازن کە دەبێت سنعەتکارەکان خاوەنی توانست خاوەنی توانە و دەسەڵات و قودرەت خاوەنی زانستێک بێت کە ئاگاداری هەموو شتێک بێت بیرتانە لە مامۆستا فەرمی یەک گەردیلە لە چاوی توە چەند پەیوەندی هەیە 11 پەیوەندی هەیە گەردیلەیەک لە چاوی توە 11 پەیوەندی هەیە لەگەڵ جەستەی تو هەتا ڕەگەزی زیندەوەرە
تەسەورەکەی ئێستا خواگەردیلەیەکی لە چاوی ناداناوە سەیری جوەری زیندەوەرانی کردووە چۆن ئەم گەردیلە لەگەڵ زیندەوەرانە معاملەکە معاملەیەک بکات چاوی من زەرەر نەکە باشە چۆن ئەو گەردیلە ئالوادایانێ ئێستا بێ خالقێک داینێ ئاگاداری جستەی من هەرچی یاسای جستەی من هی گەردونیش ببی اینجا توانێ بەر ڕێکوپێکی دایانی وازەحە بەڕێزان بۆیە فەرمێکی ئەبێ ئەو خاونە داکوتەنیا بە شایەتی سنعەت و حکمەتی بوونەوەرانی خاونی توانست و توانا و دەسەڵات بێ باشە دوای ئەو چونکە ئەگەر یەک فەرمانڕەوای تاکوتەنیا نەبوایە ئەوە پێویستە بوو بە ئەندازەی ژمارەی بوونەوەران خوای جۆراوجۆر ببوایە و ئەو کاتەش هەموو یەکێک لەو خوایانە لە یەک دەچوون و دژی یەکتریش دەبوون ئەمە تەفسیلەکەی وەکو وتم بەڕێزانە بەس تەفسیلەکەی لە شوێنەکانی ترایە من خۆم بە مەبەستەوە نەمهێنا چونکە ئەگەر بیهێنی بۆ ئەمە مەسەلەن بەس بۆ ئەمە ئەبێ بۆ منە لای کەمی شش حەو پەیام بێنی شش حەو پەیامیش هەتا ڕیش جەرمەکەین هەر لە خزمەتی ئەم چوار دیێڕابین لەبەرەوە ئەویان بە زەینی جەنابتان و گەڕانەوە و هەوڵی جەنابتانە کە بچنەوە مەسەلەن ئەگەر ئەمە لەلا ناڕوون بوو بچۆ ڕێکسەر وتەی بسوود بخوێنەرەوە ئەگەر ئەمە لەلا ناڕوونە بچۆ بریسکەی 33 بخوێنەرەوە ئەگەر لەلاو ناڕوونە بچۆ تیشکی 2 بخوێنەرەوە ئەگەر لەلاو ناڕوونە بچۆ تیشکی 7 بخوێنەرەوە ئەگەر لەلاو ناڕوونە بچۆ مەکتوبی 20 بخوێنەرەوە بچۆ مەکتوبی 33 بخوێنەرەوە بەخوا هەموو ئەو شوێنانەم باسێتی هاتوو باشە هەمووی باسی ئەوەکە چۆن سەنعەت و ڕێکوپێکی بوونی بکەرە چەسپێن چۆن دوو خاوەن لە شوێنەکان نابن چۆن ئەگەر یەک خوا نەبێ ئەبێ چەندین خوا بێ چۆن ئەگەر چەندین خوا بوو ڕێسا و نێزام تێکەچێت چۆن ئەم خوانە هەم ئەبێ لە ژێر فەرمانی یەکا بن و دژی یەکتریش بن وازەح بەڕێزان ئەوە پێویست دەبوو بە ئەندازەی ئەگەر یەک خاوەن نەبێ ئەوە دەبوو بە ئەندازەی ژمارەی بوونەوەران خوای جۆراوجۆر ببووە ئەو کاتە هەموو یەکێک لەو خوایانە لە یەک دەچوون و دژی یەکتریش دەبوون دیارە لە حاڵێکی وادا ئیتر ئەو کاتە تێکنەچوونی ڕێسا بوو بە شتێکی مەحاڵ باشە ئەو کاتە تێکنەچوونی ڕێسا فەرمێ مەحاڵێکی ئەندەر هەزار مەحاڵ دەبوو ئەوە تعبیرەکەی جۆرێکە کە فەرمێ ئەندەر هەزار مەحاڵ عەرەبیەکەی ئەڵێ محال في ألف محال يعني هەزاران جار چیە بوو مەحاڵە بوو ئەمە ئەو کێشەی دووەم بەڕێزان ئەمە دوو جارە دوو زانرانماداوە بدەسەوە یەکەم بوونی خوا چەسپاندنی بوونەکەی دوو چەسپاندنی تاکوتەنیایەکەی اینجا ئێستا دێت دانایی خوا چەسپێنە بەڕێزان دوای ئەو پاشان لەبەرەوەی چینەکانیان بوونەوەرانە وەک بەڕووی لە بەرچاودایە هەزار جار زیاتر لە سوپای ڕێکرا و ڕێکوپێکی و گێڕایاڵی دەردەخەن باش ئەوەدا هەر یەک لە یعنی مامۆستا لەم بەشا چییە چەسپێنێ ئەمە بۆ چەسپێنێ ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وئیلەینا لا ترجعون ئەمایەتەوە بۆ چەسپێنێ ئایا وازانی خوا ئەم گەردونەی لە بەلاش و هەوانتە دروست کردووە هەروە بە خۆڕایی دروستی کردووە بە بێگومان نەخێر ئامانجی هەیە مەبەستی هەیە ورد و دریشتی کارەکانتان حسابتان لەسەرەکرێ ورد و دریشتی بوونەوەران گشتیان بە ئامانج و مەبەست هاتوون و لە شوێنێکی ترام ئامانج و مەبەستانە دەرئەکەون پاشان لەبەرەوەی چینەکانی بوونەوەران وەک بەڕوونی لە بەرچاودایە هەزاران جار زیاتر لە سوپای ڕێکخرا و ڕێکوپێکی و گێڕایاڵی دەردەخەن باشە وەلەو ئەسلەمە من فی السەماوات ومن فی الأرض دەیان و سەدان و هەزاران بەڕێزان بیرتانە چەندین جاری تروتمانە 6,000 ئايات لە قورآنی پیرۆزە باسی ئەوە کرد گێڕایاڵی بوونەوەران عیبادەتی بوونەوەران باشە إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن وشي عبدا آلا قردي لو هتاقات آسمانك وافرمي فقال لها بشي مت بآسمان وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين وافرمي كل له قانتون وافرمي يسبح لله ما في السماوات هتاقات هزاران آياتي تلك القرآن هم باسي جورياليان بونوران كات باش أو تا كفرمي أم جورياليك بونوران بو فرمانكاني خواهي قوري چسبين وەکوتم ها بەڕێزانە مە لاکردنەوەی ئەسێمە لە شوێنە کاک باسی گێڕاڵیمان بە تەفسیل خوێن لەکوێ خوێنمە دەی لەکوێ باسی نهێنی گێڕاڵیمان خوێن بە دوور و درێژی وتمان بۆ مەسەلەم ئاوە ئێسەم ئاوە کە ئیخەیتە شوێنێکی سەرماوە بۆ ئەمە تەقێنێ ئەوەنە بە خێرایی بەدەم گێڕاڵی فەرمانی ببەستەوەڕوا لەکوێ خوێنمان وتای بسونۆ لە بەبەستی سێیەمەکەیە کە باس لە قودرەتی خوا بوو قدرەتی خوا قدرەتێکی ذاتیە باشە ئەها دژەکە ئاوێتە نابێت و پلە پلە نییە و بوونەوەران لە بەرامبەر کوێکوان لەوە چوونە سەر باسێن نهێنی گێڕایاڵی بوو سری ئەم گێڕاڵی ها لە چییە بۆچی بوونەوەران ئەوەندە ئێستا بۆ خۆر 150 میلیۆن ساڵ لە زەوی کۆنترە مامۆستا فەرمی خۆر 150 میلیۆن ساڵ لە زەوی کۆنترە
باشە لەو کاتەوە خۆر والشەمس تەجری لمستقر لها لەو کاتەوە خۆر سوڕێ بە دەوری خۆیان سوڕێکیش لەگەڵ مەجەڕەکەیە کە مامۆستا فەرمێ ڕوا بۆ کوێ بۆ خۆری خۆرەکان کە بورجی هیرەقلە هەتا ئاوی ڕوا دوایی کە گەیشتەوێتتر قیامەت بەرپا بێ زۆریشی نەمەوە بۆ لەو 150 میلیۆن ساڵەوە هەتا ئێستا جارێک نەبوو خۆر ستۆپێ بگرێ برێکێ بگرێ بنزینی تیان نەمێنێ گەردیلێک لادا لەو ڕەوتەی بۆ دیاری کراوە ئەگەر بۆ خۆر نا بڕێزن من ئەمە دووبارەکەمە چەند جاری وتومە زانست تایزە چەندێکی گەردوو نەبینی لە سەڵ 4.7 باشە 4.7 لەو 4.7 هەتای سە مەزەندەی کردە 100 ملیار مەجەڕە هەیە 100 ملیار مەجەڕە دانەیەکیان کە مەجەڕەی خۆمانە ڕێکا کێشانە 100 ملیار ئەستێرەی تایە تازەترین بەحث کە من خوێندمەوە لەسەر قەبارەی ئەستێرەکان ئەستێرەیەکیان دۆزیوەتەوە 10 ملیار جار لە خۆر گەورەترە باوەڕەکەیم ئێستا ئەوە بە سوورگەیە کە ڕوا مامۆستا فەرمێ ئێستا زەوی بە سووری چەندێکە ڕوا 70 جار لە گوڵۆتۆپ خێراتر بم بۆ شای ئاسمانە سوڕێتەوە یەک جاری بەسە بۆی قیامەت بەرپا ببێت لادا یەک جار یەک جار لادا قیامەت بەرپا بێ ئەو ملیار ساڵە تا ئێستا جارە لێ نەداوە ئێستا زانی گوێڕایاڵێکە چۆنە باش ئەفەرمێ و گوێڕایاڵی 1000 جار لە گوێڕایاڵی سوپای ڕێکخراو زیاترە ئەوە ئەوەتا هەرێک لە جوڵەکانی ئەستێرەکان و خۆر گوڵمان کارەگاتە ڕێکوپێکی بۆی چوانە لەو نیشان و مەدالیایانەدا کە خاوەن توانستی ئەزێری پێی بەخشین و ئەو بەرگە جوانانەش کە ئەو لەبەری کردوون و لە جوڵ و کارانشدا کە بۆی دەستیشان کردوون هێندە ڕێکوپێکی ناوازە و کامڵ دەردەخەن کە هەزار جار لەسەروی ئەو ڕێسا و گوێڕایەڵیەوەیە ڕوونە بەڕێزان دووبارێکەمەوە هەر یەک لەو جموجوڵەکانی ئەستێرە خۆر و مانگەکان هەتاگاتە گوڵی شوالەوە بۆ نمونەیە ناوێتەوە ئەگینا هەتاگاتە خوڕەکە سوروسپیەکانی ناو جێستەی خۆت هەتاگاتە گەردیلەکان هەر یەک لەو نیشان و مەدالیانە کە خاوەن توانستی ئەزەلی پێی بەخشون یعنی بەرووبوومەکانیان سەمەرەکانیان باشە ئەو بەرگە جوانانش کە لەبەری کردوون لەو جموجوڵانش کارانشدا کە بۆی دەستنیشان کردوون ئەفەرمێ ڕێکوپێکیەک دەرەخەن 1000 جار لە هیچ سوپای ڕێکخراو 1000 جار لە هیچ سوپای ڕێکخرا و ڕێکوپێکتر و گۆڕایەکان تاوترە بۆ وا فەرمێ کاکە لەبەرچی وا فەرمێ لەبەرەوەی گۆڕایەڵی سوپای لە چیایە لە ترسایە وایە جەماعەتی سەرباز وایەوان نییە هەر کابراهینەکە بەری کردە وڵاوەدا نانیشی مەجال و بێ کاتێ ئەڵێ بۆ هەر بەجددی وایەوان نیە کاتێ سەربازێک گۆڕایەڵی سەر و خۆی ئەکا لە ترس و لەبەر عقوبە و سزای وانە گۆڕاڵێک ئەژینا و گۆڕاڵی ڕێکوپیەکە ناکە ئەگەر بیشیکە بەو نیزامە نابێت تۆ جار وایە 1 ساعت لەبەر خۆرا وەسیێن نابێت دەست بێ بۆ لوتیش ئەوەی هەتیاڵێ گەر مێشیش لکا بە لوت دەموچاوتەوە لە کاتی تەمرین ئەوەی تایە ئەڵێن مێشیش لکا بە لوتەوە نابێت دەستی بۆ بەری وایەوانێ ئای من بۆ نایکەمە شتە لە ترسا وایە بەڵام گۆڕایاڵی بوونەوەران بۆ فەرمانەکان تەکوینیەکان مامۆستا فەرمێ لە ترسانیە لە چیایە لە شەوقایە بۆی ئەسووتێ بۆ گۆڕایاڵی ئەسووتێ بۆیە فەرمی 1000 جار لەو گۆڕایاڵی ڕێکوپێکترە مامۆستا فەرمێ بوونەوەران چیان تایە هەموو بوونەوەریخوا خاڵەکی کەماڵی بۆ دەستنیشان کردووە راپەڕ 780 شتێکی ئاوای لە وتەی بسوونەوە هەموو بوونەوەریە خوا خاڵێکی کەماڵی بۆ دەستنیشان کردو خاڵ کەماڵەکەی چی بوو ئەوەیە بە تەواوی ئەو ناوەی خوا کەتیا درەوشاوتە پیشانی بدا ئەو ناوە پیشان بدا بۆم خاڵەکە ماڵە بۆم پیشاندانی ناو سیفاتی خوا کە وتمان فەرمانە تەکوینەکانی خۆیان تیان نووسراوەتەوە فەرمووی چی تیاداناوخوای گەورە حەزەکە زۆر بوو بێ بە پێویستیەکە زۆر بوو بێ بێ شەوقەکە زۆر بوو ئەبێ بە کێشبوون و توانەوە بۆ شتە وازە حەبەڕەزان بوونەوەرە ناوە گۆڕاڵی فەرمانەکانی خواکەن و سەربازەکە یاربەری کردەوەڵاوە ئەوە کات بۆیە فەرمی 1000 جار لەهی ئەو ڕوونترە ئەمە مادە لە هاوکێشەی سێمە بەڕێزان ئەنجام لەبەر ئەوە وتمان چیە چەسپێنێ لە بیر نەچە بە بیری خۆمی بخەمەوە یەکەم بوونی خوای چەسپان دووەم تاکوتەنیایی ئەم خاوەنەی چەسپان ئێستا دانایی خاوەنەکە چەسپێنەکە ئەم باسەکەمان لەبیر نەچێتەوە باسەکەمان باسی چییە معراجە قسە لەگەڵ کیاکەین لەگەڵ ئینسانی ملحیدە ئێسێمە هاتووین معراج بۆی ئینسانی ملحیدە چەسپێنی بەڵام چەسپاندنی معراج بۆ ئینسانی ملحید ڕێگایەکی تەواو جیاوازە لە چەسپاندنی یا باسکردنی معراج بۆ ئینسانی باوەڕدار
چونکە کاتێک تۆ قسە لەگەڵ باوەڕدارەکەی دەی ڕاستی و حقیقەتەکانی میعراج باسەکەی نای بەڵگە بێنیتەوە لەسەر ڕاستی میعراج چونکە ئەو کەسە خۆی باوەڕی بە میعراجێ دەی سیڕەکانی ناو میعراج باسەکەی بەڕێزان کاتێ ها جیاوازەکە لەوەی ئەگەر خۆت بە تەرکیزەوە یەک لاپەڕ و دوو لاپەڕ بێرە ئەم دێەوە لاپەڕ بیخوێنەرەوە باسەکە یەکسەر ڕووی گفتارەکە زانیشەن جیاوازە لێرە هاتووە چەسپاندن ئەکات بەڵام لەوێ دەرخستن و کەشفی ئەسرارەکە نێنە بەرزەکانی ناو میعراج باسەکە باشە لێرە هاتووە چی چەسپێنێ لە هاوکێشەی سێمە یاخود لە زانراوی سێمە چێ چەسپێنێ بوونی دانایی لەبەر ئەوە فەرمێ چی لەبەر ئەوە ئەم بوونەوەرانە بە حتمی چیان هەیە ببوورە خاوەنێکی حەکیمی خاوەن دانستی ڕەهایان هەیە ئەمە نەتیجەکەمان ئابە و دەلیلانەی کەوتمە دووباری کەرۆ لەبەر ئەوە بوونەوەرانە بە حەقی خاوەنێکی حەکیمی خاوەن دانستی ڕەهایان هەیە کە لە پشت بەدەی غەیبەوەی و بەدیهاتوانی چاوەڕوانی فەرمانەکانی ئەو تاکو لە خۆیاندا جێبەجێیان بکەن باش ئەمە زانراوی چەنم زانراوی سێهەم دوای ئەو ئەم جارە چی دەرەخا بەڕێزان ڕەحمەتی لێ بێ حەقیقەتەکە زۆر مەزنە باوەڕتان نەبێ من لای کەمی دوای 30 جار خوێندنەوەی پەیامە پەیم بەم شتە بردو ئابم تەرکیب بۆ ئەو کێشەی مامۆستا یەکەم جار بوو نەچەسپێنێ دوای تاکو تەنیایە چەسپێنێ دوایی دانایی ئەچەسپێنێ دوای دانایی ئەوە چەسپێنێ کە خوا مادەم دانایە ئەم بوونەوەرانەشی دروست کردو ئامانجی هەیە ئامانجەکەی دەرخستن و خۆپشاندانە باشە دوایی دێ ئەم دەرخستن و خۆپشاندانە ئەو مەبەستان و ئامانجانە هەیەی ئەبێ بیگەێنێ بەو کەسانی کە ئامانجەکەی تیانە هەیە ئێستا ئەگەر کەسێک کتێبێکی نووسی بێ ئەم کتێبەشی بۆ کۆمەڵێک نارد بێ باشە منهەجی بۆ مەکتەبێک دانابێ بۆ نمونە کاگە مەسەلەن حکومەت حەدی نەبێ منهەجێک دانێ کتێبێک دانێ بۆ کێ بۆ تەلەبە مەکتەب بیخوێنێ ئەگەر ئەم کتێبە بە جۆرێک بێ کەس لێ تێن جا یەکەم حکومەت ئەگەر دامانە حکومەتێکی دانا و خاوەن دانست و زانا و ژیر و هۆشمەندە هەر لە نووسینی کتێبەکە ئەمە باوەڕەکەین کە کۆمەڵێک ئامانج و مەبەست و زانست هەیە ئێوە بیگەێنێ بە قوتابیەکان وایە کە ئەمەمان چەسپان ئەیژدانین قوتابیەکان خۆیان ناتوانن لەو کتێبە تێبگەن کەواتە یەکسەر بە حتمی بوونی چیمان بۆ سەلمێ کەسێک ئەبێ بێم ئامانجانە چی بکە بەم قوتابیانە تێبگەێنی ئالێرەوە ئەچینە نەتیجەکە کە میعراجە چەسپێنی پێویستە ئەم دەسەڵاتەی ئەم حکومەتە یا ئەو لیژنەیە کە کتێبەکەی داناوە مامۆساکە بانکە بیبا لەوێ ئامانجەکانی تێبگەێنێ و دوای بینێرێتەوە بڵێ ئامانجەکانم بۆ بگەێنە بە خوێندکارەکان ئەم برد نەبرتێ لە میعراج واضحە بەڕێزان ئێستا دیقەت دەدەن مامۆستا بە چی تەڕیقەیەکی عەقلی ئەچێتە ناو چەسپاندنی بابەتەکەوە ئێستا دێتە سەر زانراوی چوارەم کە دوای چەسپاندنی دانایی خوای گەورە ئەومان بۆ چەسپێنێکە خوا ئامانجی هەیە لەم بوونەوەرانە دروستی کردووە لەم کاروبار ڕایکردانە کە بریتێ لە خۆ دەرخستن و خۆپیشاندان بەس ئەم خۆ دەرخستن و خۆپیشاندانە وتەی چەند بە تەفسیل باسیەکە ئامانجی بەدیێنان حکمەتی خەڵقی گەردوون وتەی چەند 11 وتەی 11 سێ نقطە بخە سەریە بێ و نەجارە بخوێنی تو اینجا مادەم خاڵی چوارم اینجا مادەم ئەو خاوەندان ڕەهایە بە شایەتی هەموو کاروبارە بە حکمەتەکانی و بەو ئاسەوارە بەزمانش کە دەریان دەکات شایەتی شکۆمەندە و باش شکۆمەندە یعنی مامۆستا فەرمی لە بەڵگەکانی حەشرە لە بەڵگەکانی حەشرە فەرمی ئەگەر پاشایەکی خاوەن عیزەت هەبێ بەندینخانەشی نەبێ باشە پاشایەکی خاوەن عیزەت ئەگەر یەک سجنیش لە وڵاتانە بێ کەسێ بێت و سنی لە دەرپەڕێنێ بڵێ وەڵایی تۆ حەر ناتوانانی من بگری ئەگەر بەتەنیا لەبەر ئەو بێتی دروستەکە بەندینخانەیە دروستەکە باشە مامۆستا فەرمی کافر هاتۆ سنگ لە خوا دەرەپەڕێنێ وانێ ئینسانی بێ باوەڕ هاتۆ سنگ لە خوای گەورە دەرەپەڕێنێ لە بەڵگەکانی چەسپاندنی حەشراوەیە ناو ئەفەرمێ پاشایەکی خاوەن شکۆمەندە یعنی خاوەنی صفەتی جەلالەکانە ئەمە یەک دوو بەو چاتۆ نیعمەتانش کە دەیان بەخشێت پەروەردگارێکی خاوەن میهرەبانی فراوانەوە باشە نیعمەتەکان هاو بەرچاومان و ئەرزانی کرد بەخشینی نیعمەت هەمیشە چی دەرەخات بە زەوی میهرەبانی خاوەن نیعمەتەکە دەرەخات سێ بەو دروستکراوە ناوەزانش کە پێشاری خستون دروستکەر و داهێنانکارێکی وایە کە سنعەتی خۆی گەلێ خۆش دەوێت و بەو ئارایشتە جوان و سنعەتە ناوەزانەی کە لە هەموو لایەکدا بڵاوی کردوونەتەوە دەردەکەوێت کە بەدیهی دەرێکی دانایە دەیەوێت هەستی سەرسوڵمان لای خاوەن هەست و شعورەکان بوون و شێرێت و سەرنجی پێجوان بوونی ئەوان بەدیهاتوان لە لای خۆی ڕابکێشە کاکە من دووبارەیەکەمەوە
هاوکێشەی چوارم زانرای چوارم کە دەرخستنی ئەوەیە کە خوای گەورە ئێوە خۆی پیشاندا یاخود دوای چەسپاندنی دانایی خوا ئەم زانراوەیان یاخود ئەم کە هاوکێشیان هاتووە دانایەکە پیشانەدا دانایی خوا لە خەڵقی ئەم گردوونە لەم کارڕایکردانە لەم بوونەوەرانەشی یەک مادەم بوونەوە ئەو خاوەن دانستە ڕەهایە بەشایەتی هەموو کاروبارە پڕ لە حیکمەتەکانی ئەو ئاساورە مەزنانەش دەری دەخا یەکەم شکۆمەندە یعنی ئەوە قبوڵ ناکات دوو بە چاکە و نیعمەتەکانی پەروەردگارێکی میهرەبانە سێ بە دروستکراوە ناوازەکان کە پێشاوی خستووە داهێنکارێکی وایە سنعەتی خۆی گەلێ خۆش دەوێت ئێستا ئەم کەسە سنعەتی خۆی خۆش ناوێ ئەمەی دروست کردووە یەک نەخسی تا ببینێ یەکسەرێ گەڕێنێتەوە چاکێکات بۆ نرخی چیەگرێ نرخی چەند جار بیستوتانە لە شەریکەی فڵان چەند ملیۆن سیارەی گەڕانەوە بۆ کۆمپانیا نقصانێکی هاتیان نایەوێ ناوبانگی سنعەتەکەی چی بکە لەبەرۆ سنعەتەکەی خۆی چیەوێ ئەو بایەخدانێکە بە سنعەتەکەی هەیەتی دەرخەری خۆشەویستی و ڕێزی خۆیەتی بۆچی بۆ سنعەتەکەی خۆی باشە ئەو بایەخدانش ئەمە چەسپێنێ چوار بەم ئارایشتە جوان و سنعەتە ناوەزانەی کە لە مولایەکدا وڵای کردوونەتەوە دەردەکەوێت ئەو بەدیهێنەرە دانایە ئامانجەکە ئێرێ دەیەوێت هەرچی سەر سوورمان لای خاونەست و شوعرەکان بوروژێنێت سەرنجی پێجوانبوونی بەدی هاتوانی لای ئەوانەوە پێ ڕا بکێشێت باش ئامانە دوایی دەینە سەری بەتەفسیل بە ڕێزان عیبادەت بریتی نییە لە عیبادەت و بەندایەتی کاری چاکە تەنیا بریتی نییە لە سیواک و ڕیش و دەرقات و ئەمرە ئەوە نیە بەڕێزان عیبادەتی ڕاستەقینە ئەمەیە گەورەترین عیبادەت ناسینی خوای گەورەترین عیبادەت هەرچی عیبادەتە دوای ئەوە پاشکۆن و خزمەتکاری ئەمە ما خلقت الجن والإنس إلا ليعرفوني ثم ليحبوني ثم ليطيعوني خوا فەرمێ من مامساوا تەفسیرێک ابن عباس وا تەفسیرێک ئەفەرمێ من بۆ نۆرانم بۆمە دروست کردووە شکەوتومانە بەڕێزان عیبادەت ئامانج نییە چییە ئەنجامە ئەمە ئامانجەکەی بەڕێزان خوا ئەوێ خۆی پیشان بدا یەک بە چاوی ئەزەلی خۆی ئاسەواری ئیسە خوا مامۆستا لە وتەی مکتەبی 24 فەرمێ خوا بە پێخۆشبوو نەکەشیان بە قودسیەتی خۆی بێ بەراوردی نەکەی بۆ خۆی دێسەر فەرمێ بە حەزێکی قودسی کەشیان بێ بە ذاتی واجب الوجود پێی خۆش بوو ئاسەواری علمی خۆی ببینێ پێی خۆش بوو ئاسەواری قودرەتی خۆی ببینێ پێی خۆش بوو ئاسەواری ناوەکانی تری خۆی ببینێ تەسەورەکەی پێی خۆش بوو خوا ئاسەواری یەکێک لە تەسەورێن قسە بکەن ڕەحمەت پێی لێبێ ڕەحمەت لەو چاو داخا گوێ لەم قسە بێ مامۆستا فەرمێ خوا لەزەت لە نەخۆشکەوتنی تۆ بینێ چونکە نەخۆشکەوتنی تۆ شیفادانی تۆ ئەبێتە ئاوێنەیەک تایە خوا چی خۆی ئەبینێ ناوی شافی خۆی ئەبینێ ئەفەرمێ بە لەزەتێکی قودسی کەشیان بێ بەخۆی بخوا لەزەت لەوە وەرەگرت بۆیە فەرمێ تۆ بۆ نییە ڕخنە لە نەخۆشی و بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکان بگریت بەرحەڵ باشە ئەوانە عیبادەتی ڕاستەقینە بەڕێزان کە لە پێویستی پەیامەکان لەم ڕۆی بەڕێزان ئێمە خاتە سەر ئەزانی وەکوچی وایە وەک وایە سەر تۆ کوڕێکت هەیە 100 ملیۆن دینار و دا پێ ناردووتە بۆ کاسبی باشە ئەمیش ڕامی زڵدانە فرۆشی ئێستا کەسێکیش دێ دەستێگرێ هۆشی پێکاتەوە ئەڵێ تۆ بۆ ئیشێکی مەزنتر هاتووی ئیشی میزڵدان فرۆشی و ئەم هەموو داهاتە کە باوکو و گەورەکە و دایەتی بە تۆ هی ئەم کەسابەتە بچووکە نییە وازە تۆ کارێکی مەزنتر بازرگانێکی گەورەتر هەیە گەورەترین بازرگانی ئەوەیە ها تۆ لەگەڵ خوابیکەی ئامێ بیناسی دوای ناسین خۆشت بێ دوای خۆشویستن جا ناسینەکە ئابم تەفسیلێکە باسێکە و دوای زیاتر ڕوونێکاتەوە خاڵی چوارە ئەفەرمێ چی بکە سەرنجی بەدی هاتوانی پێجوان بوونیان لەلایەنەوە پێڕا بکەشێت پێنجەم ئەفەرمێ لەو جوانێ دڵگیر و بێنەوە کە لە بەدیێنانی جیهاندا بە ناوازەی پێشاوی خستووە دەردەکەوێت دەیەوێت بەتی هاتووە خاوەنەست و شعورەکانی تێبگەێنێت کە ئەمە مەبەستەکەی بەڕێزان ئالەم کار ڕایکردن و لەم ڕازاندنەوەی بوونەوەرانەوە ئەیەوێت خاوەنەست و شعورەکان یعنی تۆ یعنی جنی یعنی ڕۆحانیەکان تێبگەێنێت کە مەبەستی لەم ئارایشتانە چییە ئالەم بوونەوەرانە باشە ئەم بوونەوەرانە لە کۆ هاتوون بۆ کۆ هاتوون بۆ کێ ئەڕۆن بۆ چیش هاتوون ڕوونە بەڕێزان ئەو ڕوون کاتەوە قورئانی پیرۆز پێناسەکانی مامۆستاڕێکە فەرمێ ئەوەیە ئێستا قورئان ناسی ئامەیە گەورەترین قورئان ناسی ئەوەیە تۆ لە قورئان ئەوە ببینی کە خوا ئێستا ئێمە تەسەوڕ کە ئێستا زۆربەی و کەسانی کە تەفسیری قورئانەکەن ئێستا لێنەکەن هە بەس بۆ ڕووی عیبادەتەکە ڕوو لە ملیۆنێکیان دانێکیان باسی ئەوە ناکە کە قورئان چۆن خوا پیشانەدا قورئان چۆن ئەسما و صفاتی خوا خاتە پێشەوە قورئان چۆن ئامانج و مەبەستی خوا لە بوونەوەرانە ئەسڵەن ئێستا باسی بوونەوەران لەلای ئینسانی مسلمان باسی دین نییە باسی زانستی گەونی و کەونی و ئەرس و ئاسمان و زیندەوەران و بوو ئێستا تۆ من
با هەر بیر لە مجارێکی تر جارێکیان قەدەری خوا باسی گەردی لەمانە خۆن گەردی لە باسەکەمان باسی سەرنجێکی یەکتاناسی بوو لە وشەی هوەدا کە باسێکی زۆر وردی گەردیلەی هەوا و گوێزانەوەی دەنگەکانە دانەیەک هاتبوو لە دەرسەکە ئیتر دوایەوە طبعاً من ورترین باسی ناو پەیامەکانی ڕۆ باسی چەسپاند مامۆستا فەرمێ لەسەر لاپەڕێی هەوا خوان بینی ئەوە نەبەرزە ئەو باسە دوای ڕۆشت بۆ وتیان و چۆن و دەرسوی نەگوتی کۆڕە من چوون دوو بەرەکەتم دەستکەوێ باسی گەردی لە و مەردی لەم بۆگامە چ پەیوەندی دین و ئەوانەوە هەیە ئێماوە تێگەێنراوێن بەڕێزان باشە ئەفەرمێ ئەوێت چی بکە بوونەوەران هەست و شعورەکان تێبگەێنن بەبەسی لەم ئارایشتانە چییە بوونەوەران لە کوێوە هاتوون بۆچی هاتوون بۆ کوێ دەڕۆن مادەم ئەمە پێشەکێکە بوو لە هاوکێشەی چوارەمە مادەم ئەم فەرمە ڕەوادانە و کردگار ناوەزە ئاوەهایە ئەوە دەبێت بێ هیچ گومانێک پەروەردگارێت مەزنەکەی خۆی ها ئەمە نەتیجەکەی ئاشکرا بکات و دەری بخات باشە ئەمە هۆکاری ناردنی پێغەمبەرانە ئەمە وەزیفەی تۆی ناسینی خوا بینینی لەکوێوە لەناو ئەم بوونەوەرانەوە باشە لە هاوکێشەی پێنجەم وەسین ئینشاءالله لە دەرسی داهاتوە تەواوێک ربنا لا تؤاخذنا إن نسينا وأخطأنا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. هدية الفاتحة.